وڵێ بەڕێزان پاش ڕاگەیاندنەکەی پەکەکە کە کۆنگرەی خۆشیان وەکو لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لە نێوان 5 بۆ 7 مانگە بەستووە. ئەمە پێشهاتێکی زۆر خێرا و دراماتیکە لە پرۆسەی ئاشتی لە تورکیا. ئەمە بەرەو چۆ پەکەکە چەکدادنێ یاننا خۆی هەڵدەوەشێنێتەوە یاخود نا ئەی پرۆسەی ئاشتی لە تورکیا بەرەو چۆ دەچێت. ئەمانە کۆمەڵێ پرسن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا پسپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکان و شارەزای کاروباری تورکیا ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک دکتۆر شەوتان باش سوپاسانەکەین کە جارێکی دیکەش لە ژووری هەواڵی کوردستان 24 لەگەڵمانن. با لە ڕاگەیەندراوەکەی پەکەکەەوە دەست پێ بکەین. من دەمەوێت بزانم خوێندنەوەتان بۆ ڕاگەیەندراوەکەی پەکەکە سەبارەت بە بەستنی کۆنگرەکەیان چییە؟ خۆی بێ سێ شت هەیە کاکە حاکم بۆ وەزعی تورکیا ڕاگەیانی پەکەکە پرۆسەی ئاشتی ئێمە لە قۆناغی ئێستاداوە بەرچاوی بگرین کە ئەو سێ شتەمان وەکو چوارچێوەکەەوە بەرچاو گرت لە ناویدا ئەو یاریانە تێدەگەین. یەکەم شتەوەیە کە تورکیا بە دۆخێکی ئابووری هیچ گار سەختدا دەرباز دەبێت کە لە دوای ساڵی 2002ەوە هەتا ئێستا دۆخی ئابووری بەم شێوەیە بە تورکیاوە نەبینراوە. ڕێژەی هەڵاوسان تەنها لە 10 ڕۆژی ڕابردوو 15 جگەلەوە هیچ ئەمەلێک بۆ چارەسەری ئەم دۆخە نیە. ئەمە لە دۆخە ناوخۆیەکە لقی یەکەم. لقی دووەمی ئەوەیە کە تونترین منافەسە لە ناو ئۆپۆزیسیۆنی لە ناو هاوکێشەی سیاسی ناوخۆی تورکیادا هەیە کە ئۆپۆزیسیۆن ئێستا لە دۆخێکی ڕاستبووەوەدایە و ئەوانە جگەلەوە پارتی داد و گەشە پێدان بۆ خۆی دۆخی باش نییەوە دەبێ 10 ساڵی تەواو کردووە ڕەجەب تەییب ئەردۆغان 5 ئەبێ 5 ساڵی کەش جارێککە خۆی کاندید کاتەوە بۆ پێویستی بە گۆڕانکاریەکی بنەڕەتی هەیە جەهەپە دەنگی پێنادا 200 دەنگی هەیە 360 ئەوێ ئەبێ دەنگی کوردەکان بەدەست بێنێ بە هەر نرخێک بێ بەیانی پەکەکە دەرەچێ دەرناچێ کۆنگرە ئەکرێ کورچی لێ دێ تورک ئەبێ ئەردۆغان ئەم یاسایە هەموار بکاتەوە چکە پارتی داد و گەشە پێدان بۆەوە نابێت لە پەرلەمان دەرنەچێ لە هەڵبژاردن دەرنەچێ سەرۆکەکەی هەڵدەبژێنێتەوە دۆخی پارتی داد و گەشە پێدان ئەمە قبول ناکە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیە کە بۆ یەکەمین جار دوای ساڵی 79 کە ئیمام خۆمەینی هاتەوە ئێران دەورەکەی پاشەکشەی کرد بە تورکیا ڕۆڵێکی گەورەی لەم ناوچەیە جێڕاوە. ئێستا بۆ یەکەمین جارە ئەویش ڕۆڵەکەی جارێککە بەهۆی سەرداریەتی ئیسرائیلەوە ئیسرائیل لە ئێران دەدا ئیسرائیل لە تورکیا لە سووریا دەدا ئیسرائیل لە سووریا دەدا لە لوبنان دەدا لە تەواوی شەرق لەوسەط دەدا. ئەمە مانای چێ؟ مانای ئەوەیە نە ئێران نە تورکیا سەرداری ئەم منتیقەیەنین ئیسرائیلەوە. ئیسرائیلیش گۆڕانکاریەکەی لە سووریا کردووە. ئێستا کوردی سووریا و تورکیا بەیەکەوە بگەنە نەتیجەیەکی سلبیش ئیسرائیل ڕێگای پێنادا. ئەمە دۆخە ناوچەیەکەش دۆخی پەکەکە بۆ یەکەمین جارە باش ئەوە تێدەگا کە شەڕی چەکداری گەیشتۆتە بنبەست. هیچ دەرفەتێک بۆ شەڕی چەکداری نەماوە. ئەوە شەڕی چەکداری نێتۆبی لە سلێمانی و لە هەولێر و ئەوانە. ئەو جار دوای ئەوە هەر پرسیارێکی هەتا لە ژێر کاریگەری یان لە ژێر سێبەری دۆخی بە بنبەستبوونی شەڕی چەکداری فاکتەری سەختی ناوخۆی تورکی و دۆخی دیکەی هەرێمی جوابی دەینەوە. زۆر باشە کاک دکتۆر حەسەن ئێوە دەستان خۆش بە زۆر چاک دۆخەکەشتان هەمووی شی کردەوە بەڵام هەر بابێنەوە سەر کۆنگرەکەی پەکەکە لە حاڵێکدا پەکەکە خۆی هەڵوەشاندەوە کە داوای لێکراوە تا ئێستا نازانین دەڵێ ئێمە ڕاگەیاندنی تر بڵاوەکەینەوە بەڵام با ئەو ئەگەرە وەربگرین ئەگەر خۆی هەڵوەشاندەوە چەکدارەکانیشیان چەکیان دانا ئایندەی پەکەکە ئیتر وەکو ڕێکخراو ئەمەیان چی لێ بەسەر لێ؟ خۆی دەزانی ئێستا یاریەکە چۆن دەستی پێکرد تۆپەکە بۆ ئەوان تۆپەکە بۆ ئەملا. ئێستا تۆپەکە پەکەکە هەڵیدایە پەرلەمانی تورکیا لەمە دووە دوای ئەوەی کە ئەوەم ڕوون کردەوە بە کورتی ئەوەی جەنابیشت ئایندەکەی لەمە دووە هەر گفتوگۆیەک لە ژووری تاریک هەر گفتوگۆیەکی مخابەراتی هەر گفتوگۆیەکی وەسیتی پەروین بوڵدان و فلان و ئەو بەڕێزانەی دیکە شتێکی دەتوانم بڵێم زۆر کاریگەر نابێ. پەکەکە بڕیاری داوە لە کۆنگرەدا کە لە کۆنگرەدا بڕیاری داوە تەماشا ڕای تورکیا دەکا هەتا 10 ڕۆژی تر پەرلەمانی تورکیا دەبێت هەندێک هەنگاو بەهاوێژێ. تورکیا چ دەکات؟ تورکیا هەندێک زیندانی ئازاد دەکات هەندێک لە سیاسیەکانیان کاراسانیان بۆ دەکات لەوانەیە سەڵاحەدین دەمیرتاشش بێتە دەرەوە و دۆخەکە تەماشا دەکرێت. پەکەکەش هەندێک بۆ نیەت پاکی هەندێک مەفاریز و ئەوانە کە لە شخصەتی ئەواندا وا چەکدا دەنرێ بەڵام چەکدانان دەبێت چۆن بێ جۆرێک لە کات کوشتن هەیە.
ئایندەی پەکەکە ئەگەر گریما نەمان کرد کە منەوە بە دوور دەبینم ئەو چەکدانانە وەک ئەوەی ئەمڕۆ ئیعلام لە سەر تاسەری تورکیا و ئەوروپا زۆر خۆشیان کردووە، ئەم بە دووری دەبینم شتێکی ئاوەها بێ ئیتریاڵە چەکەکان کۆبکەنەوە و بەیەکەوە دایان بنێن و ئەوانش بەڕیز بڕۆنەوە بە تورکیا. ئەمە زۆر زەحمەتە، چونکە کاکە حاکم لە تورکیادا گرنگ نییە یەکێک پەکەکە بوو بێ، بەس گرنگ ئەوەیە داوای لەسەر نەبوو بێ. هەزاران هەزار کەس داوای لەسەرە. ئەم داوایە ئەم دادگایە پەیوەندی نییە بەوانەی مفاوەزات لەگەڵ ئۆجەلان دەکەن، دادگا ئیشی خۆی دەکا کەواتە لێرە بەستێکی گەورە هەیە. ئەگەر ئەمە ڕاست بێ ئەبێ پەکەکە لە شەنگال زوو ڕێگا بە ئیتیفاقی نێوان عێراق و هەرێمی کوردستان و لایەنەکان بدا، ئەبێ لە سلێمانی پاشەکشە بکە و مەتاڕی سلێمانی بکرێتەوە، ئەبێ لە قەندیل بە هەمان شێوە لەوانەیە بۆ ئەوە هەندێک گروپ بەو پرۆسەیە هەڵدەسن، ئەبێ کامپ دیاری بکرێت لە سلێمانی لە هەولێر لە دووهۆک و بۆ هەندێکیان لە دەرەوە. ئەمە پرۆسەیە زۆری دەوێت. بۆیە من پێم وایە تورکیا لە بەردەم هەڵبژاردننی پێشوەختدایە نەوەکو مادەی 101 نەتوانن بگۆڕن، چکە ئەگە مادەی 101 بە هەڵبژاردنەوەی سەرۆک کۆمار نەگۆڕن هەڵبژاردننی پێشوەخت بکرێ ماسەلەن 2 ساڵی تر، چکە 2028 سەرۆک کۆمار هەڵدەبژێرێ، ئەو کاتی لە هەڵبژاردننی پێشوەخت دایمە هەر لە ناو پرۆسەی ئاشتی دەبین، هەر خەریکی چەکدانان و تا 2028 هەر لە ناو پرۆسەی ئاشتی دەبین. ئەو کاتی هەڵبژاردننی پێشوەخت ئەو خولەی ئەردۆغان حیساب ناکە، تەنانەت ئەگەر 5 ساڵەکە دەمانگیشی کەم بێ بۆی حیساب نییە، ئەتوانێ خۆی هەڵبژێرێتەوە. ئەو کاتی پێویستی بە یاسا گۆڕینەکە نییە، بەس ئێمە لە ناو پرۆسەی ئاشتی داین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، کوردەکانیش ئەبێ دەنگی پێ بدەنەوە. وابزانم مەسەجەکە ڕوونە لەوێدا چیان ئەوێتن. بە هەر حاڵ ئەو پرۆسەیە زۆری دەوێ، بەس تۆپەکە لە پەرلەمانی تورکیادایە. زۆر باشە. کەواتە کاک دکتۆر حەسەن، ینی تا ڕادەیەک من ئەوەی کە تێبینیم لە وەڵامەکانی جەنابەت کرد زۆر گەشتبین نی، ڕەشبینیش نیت، بەڵام زۆریش گەشتبین نیت. لە دایم لە دانوستانە دەبێت دوو لایەن یاخود چەند لایەنێکە بێ. ئەگەر پەکەکە نەما کەواتە تورکیا لەگەڵ کێ دانوستانەکات و هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی چین کە بەردەوام دەڵێن 50 ساڵ شەڕ و پێکدادان کۆتایی هات، ئیتر سەرەتایی پرۆسەی ئاشتیە. ڕاستیەکەی تەسبیتەکەی جەنابەت دروست بوو بۆ ڕەئیەکەی من، بەڵام لە هەموو کاتێکیش زیاتر ئێستا کورد و تورک بڕوایان لە یەکتر نێزیک بوون. تورکەکان تەماشا دەکەن، یعنی تورکەکان پرۆسەکە هەتا ئەو شوێنە سازش دەکەن و لەگەڵی دەچن، چکە تۆ تەماشا بکە لە هەر شوێنێکی دەوڵەتی مرکزی بە تایبەتی تورک کە سەرداری بنبەستکردنی کێشەی کووردە، سەرچێشی بندەستکردنی کێشەی کورد یا پرسی کوردەکە، لە هەر شوێنێک سازشێکی کرد بۆی ناتەوە جێی خۆی، جا تاکتیکی بەیان استراتیجی بێ. ئێستا سال لە سازشەکانی بەردەوامە، بەڵام من چاوەڕوانی گەورەترین سازش دەکەم لە دەڕۆژی ڕابردوودا تا دەڕۆژی ڕابردوو لە پەرلەماندا. بەیانەکەی پەکەکە بە تەسەوری من بە ژێرەی و شارەزایی کە دایان ساڵ لەگەڵیم هەیە لەوانەیە کە لەگەڵ لە سەردۆخی تورکیا لەوانەیە لەوێدا بڵێن ئێمە وا دەست پێ دەکەین تکایە کار ئاسانی بکەن، یعنی هیچ ناکەن، چاوەڕێ دەکەن ئایا تورکیا چەند گاوێک دەنێ. کە ئەو کاتە پەکەکە نەما بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت، پەکەکە دەبێت ڕێگای پێ بدرێ بە گوێرەی ئەو ئیتیفاقە ژێربەژێرانی کە کراون کە سەدا چەندیان ئایا لەم ئیتیفاقانە سەدا چەندیان دێنە سەر زەوی پێیان دەستنە سەر ئەرزی واقع دیار نییە، ئەبێ دەمپارتیش لە هەمان کاتدا کۆنگرەیەک و لە هەمان کاتدا ئەوانە زۆربیان ئەوانەی تاوانیان نەکرد و پرسی دادگایان نیە لەوێدا جێیان بکرێتەوە یا پارتێکی نوێ دروست بکەن لە تورکیادا. یعنی پرۆسەکە پرۆسەیەکی درێژخایەنە. هەمیشەش ئەوەی کە دەگوترێ بە نسبەت پرۆسەی ئاشتیەوە 180 هێشتا دیار نییە لەو پرۆسە ئاشتی، زۆر پەیوەندی هەیە بە خودی رجب طيب ئەردۆغان و عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکی پەکەکە بەڕێز ئۆجەلان. من پێم وایە هەتا پەروین بوڵدان هەتا ڕەحمەتی سڕی سوورای ئەوەندەر بەشی ئەوەندەیان پێدراوە کە پرۆسەکەی پێبەڕێ بخەن. ماوەیەک کێشەیەکی زۆری شەبوو لە نێوان قەندیل و ئەواندا، کێشەکە ڕیتۆریک بوو، کێشەکە ئەوە بوو کە مەبەستەکەی زۆر لێ تێناگەین ئایا چی بکەین و ئەوانە. ئۆجەلان پێی لەسەرەوە داگرت، کاتێکیش بە تەلەفۆن مەسجی ناردووە، مەسجەکەی لەوێ گەیشتۆتە گوێی هەمویان، لەوانەیە هەندێک باوەڕی بۆ دروست کردبن، بەس لێرەدا هیچیان دۆڕاو نین. دەزانی لەبەرچی کاکە حاکم، لەبەر ئەوەی تورکیا بۆ خۆی تەماشا دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکا ئایا چی لێ دێ، مەسجە توندەکەی وەرگر کە سووریا نابێتەوە ئەو سووریا ناوەندی و تازە کورد لەوێ دەبێ، مەسجەکەی وەرگرت مادام کورد لە سووریا هەبێ، کوردی عێراق تازە هەر بووە گەلێک باشیش بووە و مەسجی بەغداش مەسجی خۆی وەرگرت کە ئیتر کێشەی کورد ئەوە نییە لە قالبێکی بکەی، یعنی هەمووی بە زنجیرە. ئێمە پشتێنەیەکی کوردیمان هەیە لە بیرمان بێ، ئەو پشتێنەیە لە دیار بکرد
بۆ مەهاباد ئەوە وەک شێعر ناڵێم وەکو ڕیال پۆلۆتیک بۆ هەولێر و بۆ قامیشلۆ زۆربەی دانیشتوانەکانی کوردن مامەڵەکردن لەگەڵ ئەم پشتێنەیە دەوڵەتت هەبێ یاننا بۆ ئەمریکا بۆ بەریتانیا بۆ هەموو جیهان لەمە دوا بۆ ئێران و تورکیاش مامەڵەیەکی هەرزان وەک هاوڵاتی نابێ بۆ ئەم پشتێنەیە بۆیە تەسەور دەکەم تورکیا تەماشا دەکە ئایا سازشەکەی تاکوێ بکە پەکەکەش تەماشا دەکە تاکوێیە بۆیە پرۆسەی چەکدانانەکە بەشی ئەوەندەی بەبەرەوە دەبێت تەماشا بکەن لە دۆخەتەکە تێبگەن خودی ڕەجەب تەیب ئەردۆغان دەوڵەتی تورکیاش پەلەی نییە لەو پرۆسەیە پەلەیە لە هەندێک ڕاگەیاندن پەلەیەتی لەوەی زوو بکەونە ناو ئایا خۆیان تاقیب بکەنەوە دەتوانن یاسای بە سەرۆک بوونەوەی سێم جاری سەرۆک کۆمار ئەردۆغان بگۆڕن دەنا خۆیان بۆ هەڵبژاردننی پێشوەخت ئامادە بکەن دەتەوێت کۆتایی پێبێنم هەڵبژاردننی پێشوەخت بکەن یان هەر شتێک بکەن پێویستیان بە دەنگی کورد هەیە وا تا ساڵی 2029 هیچ کێشەیەک لە نێوان کورد و تورک نابێ هەتا سەرۆک کۆمار بۆ سێم جار هەڵدەبژێرێتەوە زۆر باشە زۆر بەڕێت دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا پسپۆری پەیوەندی نێو دەوڵەتیەکان و شارەزای کاروباری تورکیا ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.